جماوەری بەشەرەفی شاری سلێمانی و هەموو کوردستان وەکو ئاگادارن ئەمڕۆ سوپای داگیرکەری تورکیا لەسەر سنوورەوە هێرشێکی بەرفراوانی کردووەتە سەر ڕۆژاوای کوردستان. ئامانجی دەوڵەتی تورکیا تەنیا سنوور بەزاندن نییە بەڵکو داگیرکردنی ڕۆژاوای کوردستان و باشوور و ڕۆژهەڵات و جینۆسایدکردنی هەموو گەلی کوردە. ئێمەش وەکو ئەرچی سەرشانمان وەکو کوردێک وەکو هەڵوێستێکی نەتەوەی دیموکراتی هەستان بە سازدانی ئەم چالاکیە وەکو هەڵوێستی جەماوەری شاری سلێمانی قارەمان. هەرچەندە ئەمە سەرەتای چالاکیەکە بۆ پشتگیری هەڵوێستی هێزەکانی سووریای دیموکراتی و گەلی ڕۆژاوای کوردستان بە هەموو پێکاتەکانیەوە. بۆیە ئێمە بە هەرچی سەرشانی هەموو کەسێکی دەزانین نەک تەنیا گەلی کورد هەموو پێکاتەکانی سووریا و عێراق و کوردستان کە هەڵوێستێکی جدی وەرگرن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هێرشە درندانەی دەوڵەتی تورکیا. زۆر زۆر سپاسی ئامادەبوونتانەکەین کە بەم هەڵوێستە هەستان. گەلێ سلێمانی هێژا بێگومان ڕۆژ لە ڕۆژاوای کوردستان ڕاستە عێریشێکی دژمنکاریە دەوڵەتە فاشیستیا تورکیە هەیە. بێگومان لە ڕۆژاوای کوردستانê بەرخۆدان و بەرزبانیەکی گەورە و دیرۆکی هەیە. ڕۆژاوای کوردستان خودیە بەرخۆدانە کۆوانەیە، خودیە بەرخۆدانە ئەفرینەیە، خودیە بەرخۆدانە هەر چار پارچەیەن کوردستانەیە. ji bo wê îro roj Rojavayê Kurdistanê li ber xwe didê parastina nirxên mirovahiyê dike, parastina nirxên azadiyê dike. Rojavayê Kurdistanê bûye ku Daeş bin pê kir. Rojavayê Kurdistanê bûye ku nirxên azadiyê û nama ji bo mirovahiyê da îro roj bêguman wê li ber xwe bide wê serkeftinên mezin encam bide. Pêwîst e gelê me li hemû şer û şerojkên roj li Başûrê Kurdistan serî hêldê raya giştî bandor bike û piştgiriya berxwedanê li Rojavayê Kurdistanê bikeya. Ji bo wê ez agahî jî bidim siba saet sisê dîsa li vê derê herkes kom bibeya ku li beramberî dagirkeriyê û piştevaniya berxwedanê bikeya. Em bawer ji serkeftinê em dê serkeftin. Leşkirkeşî Erdogan bo Rojavayê Kurdistan dawa ekem li Kurdan li çwar parsayê Kurdistan resway bikin Erdogan çunke dijmine bo min. Yewderim û Erdogan bûne sek bo Kurdistan. Dûlewtan jî her dukan ber bûne şarî Efrîn. Erdogan çak bizane
گشت ڕۆژ ئاوا بەرخۆدانە تۆ لە ئاسیای بچووکی نەتەوە پەرستی تورکی لۆتی چەقۆیانە دۆ لێ دەری دەفودەوە بەڕواغەت مسلمانی بەڵام نەفرەت لێکراوی شەڕەفانان بەڕێزن ڕۆژ ئاوا پارێزن شەڕەفانان بەرخۆدانن لەشکری تورک ئەماون لەشکرەکەی ئۆردوغان لە کۆتایی مەرگدان ئۆردوغان واز ناهێنێ تا کەلەی نەتەکەنێ لەشکر کێشی ئۆردوغان بۆ ڕۆژئاوای کوردستان لە چوار پارچەی کوردستان هاوشێوەی مەغۆلەکان سنووری کوردستانیان دەزان نەتەوەی کوردیان ڕاچڵەکان هەرچی کوردە بە زمان هەڵوێستی خۆی ڕاگەیان هەتاکو لە هەندەران کوردانی هەموو ڕوژان سەرباز و جەندەرمەکان ستەمکارن وەک ئۆردوغان دەست بەدەری سنووریان بکەن ناوی خۆیان لەبیر بکەن پشت بەخوا ڕسوایان بکەن ڕەوانەی دۆزەخیان بکەن ئۆردوغان تۆبە ناکات کوشتن قەت تەرک ناکات لەشکرەکەی ئۆردوغان ئەفرینە گۆڕستانیان کاتێ لە قوڕات چەقین پێیان پیانێن بابتەقین ڕۆژەدا گەل پەرتەوازە بێت زۆر گرنگە ئێستا کار لەسەر یەکێتی نەتەوەی بکەین زۆر گرنگە کار لەسەرۆ بکەین دەستمان لەندا و دەستی یەکتردا بێت بۆ ئایندە و دووە ڕۆژێکی مەزن ناکرێ ئەمڕۆ خۆمان گوێ بکەین و بخەوین چاوەڕێی زلهێزەکان بین زلهێزەکان بە قیادەی رووسیا بە قیادەی ئەمریکا بە قیادەی فەڕەنسا بە قیادەی هەموو لایەک خیانەت لە تۆ دەکەن تۆی مرۆڤ تۆی کورد لەسەر بێ خۆ ڕاوەستە بڕیار لە دەست خەرەنا دەستی براکەتەوە هیچ چارەسەرێکت نەماوە خۆت دەبێ پشتی خۆت بی